لە یاریەکانی هەفتەی 11 خولی نایابی تۆپی پێی کوردستان یانەی سۆران میوانداری یانەی چەمچەماڵی کرد. سەرەتای یاریەکە هەردوولا بە ئاستێکی بەرز یاریان دەکرد. چەندین هێڕشیان بۆ سەرگۆڵی یەکتر برد. یانەی چەمچەماڵ توانی لە خولەکی 36 لەلایەن یاریزان عومەر محەممەد گۆڵی یەکەمی یاریەکە تۆمار بکات. گێمی یەکەم بەو ئەنجامە بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکە یاریزانانی سۆران بەهێزتر دەردەکەوتن بۆ گۆڕینی ئەنجامی یاری بەردەوام بوون و لە خولەکی 66 ئومێد حوسێن گۆڵی بەرامبەری بۆ سۆران تۆمار کردەوە، بەڵام زۆری نەخایاند ناوبژیوان لێدانێکی سزای بۆ یانەی چەمچەماڵ هەژمار کرد و یاریزان عومەر محەممەد سەرکەوتوانە گۆڵی دووەمی بۆ چەمچەماڵ تۆمار کردەوە. یاری بە ئەنجامی سەرکەوتنی چەمچەماڵ بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بۆ سۆران بە کۆتا هات. بەرز بە دیاری ئەمڕۆمانەتوان بڵێم یارێک یەکلاکەرەوە بوو بۆ هەردوو لامان، هەم بۆ ئێمە و هەم بۆ یانی سۆران کە هەر لایەکمان براوە بوونیان نزیکە بووینەوە لە ڕکابەریەکە. ئێمە سواز بۆ خوا کە سەرکەوتوو بووین و یاریزانەکانەتوان بڵێم لە ئاستێکی زۆر بەرزا بوون. دەستخۆشیمەیە بۆیان چاویان ماچەکەم یانی سۆرانیش ئاستێکی باشی پێشکەش کردووە، بەڵام ئەمە یاریە دۆڕاندن و سەرکەوتنی تایە، یعنی ئەبێ قەنەعەت بە هەموو بارودۆخەکان بکەین. هەرچەندە گرژی و ئاڵۆزی دروست بوو، بەڵام ئەمە بە قەنەعەتی ئێمە تعبیر لە هاندەران و ئیدارە و یاریزانان یانی سۆران ناکات. ئێمە دەستخۆشیمانەیە بۆیان کە لە دوێنێەوە لێرەین، ڕێزێکی تەواویان لێگرتوین، نمونەیان زۆر بێ و هیوادارم لە یاریەکانی داهاتووە سەرکەوتوو بن. یاریەکە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی ئاسایی تەواو بوو، هیچ کەم و کوڕێک لە یاریەکە نەبوو. ئەوان باشتر یاریان کرد، توانیان لە بڵانسی خۆیان 2 گۆڵ بکەن و باشتر یاریان لە ئێمە کرد و گەمەکەیان بردەوە، پیرۆزیان بیت و سەبارەتەوە بە شێوەیە هەیە ئەو شتانە شتێکی وان نەبوو، هیچ شورتە و ئاسایش لێرە هەبوو، کۆنتڕۆڵ کرا و هیچ کێشێکی وان نەبووە. ئەو شتێک کە ڕووشداوە تعبیر لە سۆران و یانەی وەرزی سۆران ناکات. بەم سەرکەوتنە یانەی چەمچەماڵ کۆی خاڵەکانی بۆ 14 خاڵ بەرز کردەوە و یانەی سۆرانیش بووە خاوەنی 10 خاڵ. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.